إذ تضمنت هەمووان کۆبوونەتەوە باز لە ڕێگاچارەیەک دەکەن بۆ ئەوەی چیتر ژنان لە کاتی جەنگ و ململانەکاندا نەبنە قوربانی. ئەم ژنە لەگەڵ دایکی و باوکی و دوو لە خوشکەکانی دوای هاتنی ڕێکخراوی تیرۆریستی داعش بۆ سووریا و عێراق بۆ ماوەی 3 ساڵ دەکەونە ژێر دەستی ئەو ڕێکخراوە. لەو ماوەیەدا 7 جار کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. ئێستاش باوکی و دایکی و دوو لە خوشکەکانی چارەنووسیان نادیارە و تاکە داواکاری ئەو ژنەش دۆزینەوەی خێزانەکەیەتی. داخوازەمە ئەوەش حکێش حکوومەتە هەرێما کوردستانش حکوومەتە عراقی بری تشتا همی یعنی الاخسیرما بپرسن الجبرناگه کمپا هولی گلک اخسیرما الکمپا هولی دهنا مخطوفات ما مدوی ابوان وراببن افخال که مای هکا ودگره شنگاله ابراسی مدوی گلک من سعاده وان بکن جبر افعالی هکا ودگره شنگاله وان چه جهنینا وان مالنینا. سکرتێری ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان ڕایگەیاند ئەو ژنانەی لەژێر دەستی ڕێکخراوی تیرۆریستی داعش بوونە هێشتا نەگەڕاونەتەوە زێدی خۆیان و لە نێو کەمپەکاندا ژیان دەگوزارێنن و هەوڵەکانیش بۆ گەڕانەوەیان بەردەوامی هەیە. ئایەکەی ئەگەڕێنەوە سەرزێدی خۆیان تاکەی لەناو ئەو کەمپانە ئەبن کە بەرنامەکانی عراق کە نەتەوەی گرتوەکان بۆ عراقی هەیە لە پرۆتێکشن واتە لە پاراستن ئەگۆڕدرێ بۆ دیڤەلۆپمنت بۆ گەشە پێدان. باشە لەو ماوەیە ئایا دەبی چ بکرێتن هەروان لەژێر خێمە دەمینێن یان پێویستە ئەو ئیتفاقیە یاخود ئەو ڕێککەوتن نامەی شنگال کە هەردوو حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕێککەوتن کاتی جێبەجێکردنیەتی. بەگوێرەی دوایین ئاماری نووسینگەی ڕزگارکردنی ڕفێنراوان 6470 ئێزیدی لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە ڕفێنراون و کە 3548 ڕفێنراویان ژنن و 2869 ڕفێنراویشیان پیاون. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.